سڵاوتان لەبێت و بەیانیتان باش هیوادارم کە بەیانیەکی پڕ لە خوێر و خۆشی پڕ لە شادی و پڕ لە تەندروستیتان دەست پێ کرد بێت لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش ئەم بەیانیەش لەگەڵتانی بە کۆمەڵی بەرگە و بابەت کە جێی سەرنجی ئێوەی بینەر و بیسەری ڕۆژ باشی کوردستان 24 بێت. بێگومان هەر ڕۆژێک کە دەست پێ ئەەکەین بە بابەتێک کە ئەیکەین بە تەوەری سەرەکی بەرنامەکەمان هەوڵی ئەوە ئەدەین کە فۆکس بخەینە سەر ئەو بابەتە وا بیخینە چوارچێوەیەکەوە بۆ ئەوەی کە ببێتە جێی بایەخ و گرنگیدان لە لای ئێوەی بینەر و بیسەر و هاوڵاتی. هەروەک دەزانین سیمای هەر وڵاتێک بە کولتوری بە شوێنە دیێرینەکانی زۆر زیاتر ئەمێنێتەوە و سیمای ئەو وڵاتە ئەو شارە ئەو شوێنە جوانتر و جوانترە کات ئەگەر بزانین شوێنێکی دێرین و کۆنمان هەیە و خەڵک بێت سەردانی بکات و چەندێکیش خۆمان ئەتوانین سوود لەو شوێنە وەربگرین و وەکو یادگاریە کە تا هەتایە ئەمێنێتەوە بۆی خەڵک بزانێت کە ئەم گەلە ئەم خەڵکی ئەم ناوچەیە چ ڕابردوویەکیان هەبووە. بە تایبەتی ئێمەی کورد کە شوێنەوارە دێرینەکانمان هەیە کە لە میر نشینەکانەوە ماونەتەوە بۆ ئێمە و چەنەهای سەدان ساڵە نەک چەنەهای چەند ساڵە بەڵام ئەکرێ بڵێم هەزاران ساڵە کە مێژوویەکی کۆن و زۆر درێژیان هەیە و بۆتە هۆی ئەوەی کە کولتوری ئێمەی کورد بناسێنێت بە دنیا، کولتوری ئێمەی کورد بناسێنێت بە نەوەکانی پێشووتری خۆمان و نەوەکانی دواتری خۆشمان کە بزانین نەوەکانی پێشمان چیان بینیوە لە کۆ ژیاون چۆن ژیاون و ئەو شوێنەوارانە گەواهی ئەوە دەدەن کە کوردستان شوێنێکی ئاوەدان بووە و شوێنێکی ئاوەدانیش دەبێت و بە ئاوەدانیش دەمێنێتەوە. ئەمە جگەلەوەی کە کۆنترین شارستانیەت لە شانە دەربووە و ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کە بزانین چ کولتورێکمان هەیە. تەوەری ئەمڕۆمان لەسەر کولتور و شوێنە دێرینەکانە و لەگەڵ ئەوەشە ئەچی لەناو بابەتی پرۆگرامەکەمان زیاتر باسی لەکەین و ئێستا شەشم کورسێ لە هەواڵەکانتان بۆ دەخوێنمەوە دواتر دەچینە ناو بەرگەکانی دیکە. تەندروستی هەڵەبجە ڕای دەگەێنێت توانای وەرگرتنی توشبووی کۆرۆنایان نەماوە. شاناز نەقشبەندی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردوتەوە نەخۆشخانەی وەفا چارەسەری کیمیایی توانای وەرگرتنی توشبووی کۆرۆنایان نەماوە و هەوڵەکانیان پڕبوون لە هەڵگرانی ئەو ڤایرۆسە. ڕاشی گەیاندووە باری تەندروستی هەموو توشبوانی کۆرۆنا ناجێگیرە و لەژێر چاودێری چڕی پزیشکیدان. ئاماژەی بۆش کردووە ئێستا توانایکردنەوەی نەخۆشخانە و هۆڵی دیکەیان بۆ توشبوانی کۆرۆنا نییە. وەزارەتی دارایی عێراق ئاشکرای کرد دوای 2 هەفتەی دیکە موچێت دابەش دەکرێت. عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق ڕایگەاند حکوومەت ڕوبەڕووی قەیرانێکی سەختی دارایی بۆتەوە و پارەی نەختینەی نییە. ئاماژەی بۆش کردووە قەیرانی دارایی وڵات لەم چەند ڕۆژەی دواییدا دروست نەبووە بەڵام کەڵەکە بووی چەند ساڵی ڕابردووە. ڕاشی گەیاند هەر کاتێک پەرلەمان یاسای کورتهێنانی دارایی پەسەند کرد ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەران دەکەن. سەرۆکی پارتی داهاتوو ڕای دەگەێنێت تا سیستەمی حکوومەت و کۆماری تورکیا تاکە کەسی بێت کێشەکان چارەسەر نابن. ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکی پارتی داهاتوو لە یەکەم کۆنگرەی پارتەکەیدا گوتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند دەسەڵاتی ئێستای تورکیا ئازادی بیرروڕا و مافی مرۆڤی پێشێل کردووە و پەلاماری هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان دەدات. داودۆغڵۆ ئاماژەی بۆش کردووە تا سیستەمی حکوومەت و کۆماری تورکیا بەم شێوەیە و بە تاکە کەسی بێت کێشەکان چارەسەر نابن و قەیرانی ئابووری تێناپەڕێنن. لە ئەنجامی شەڕی نێوان گروپە چەکدارەکان لە سەرەکانی چەند کەسێک بوونە قوربانی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە. شەڕ لە نێوان گروپی چەکداری سوڵتان موراد و فرقەی بیستی ئۆپۆزیسیۆنی سووریا لە سەریکانی ڕوویداوە. لە ئەنجامی ئەو شەڕ و پێکدادانە چەکدارێکی گروپی سوڵتان موراد کوژرا و ژمارەیەک چەکداری دیکەش بریندار بوون. لە 27 مانگی ڕابردووش لە ئەنجامی شەڕی نێوان ئەو دوو گروپە چەکداریە 5 کەسی سڤیل کوژراون. کەمپینەکانی هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا تا ئێستا زیاتر لە 90 ملیۆن کەس
دەنگی داوە. هەڵمەتی بانگەشە و کەمپینەکانی هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا کۆتایی هاتوو سبەی پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە دەچێت بە پێی داتاکان تا ئێستا 93 ملیۆن کەس پێشوەختە دەنگی داوە بە شێوەیەک نزیکەی 6 ملیۆن کەس لە ڕێگەی پۆستەوە زیاتر لە 30 ملیۆن کەسی دیکەش لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە دەنگیان داوە. لە سەرەتای پرۆسەکەەوە دیموکراتەکان پشتیوانیان لە دەنگی پێشوەختە کردووە و لەوەدا بەردەوام بوونە و کۆماریەکان دژی وەستانەوەن. کۆتاییمان بە کورتێ هەواڵەکان هێنا و دەچینە ناو بڕگەکانی دیکەی ڕۆژ باشەوە. بەڵێ باسمان لەوە کرد کە تەوەری ئەمڕۆی بەرنمەکەمان گرنگیدانە بە شوێنە مێژوویەکان، شوێنە کولتوریەکان و شوێنە دێرینەکان. جا هەر کەسێک هەر تاکێک لە ئێمە لە ئاستی خۆیەوە بەرپرسیارەکە ئەو شوێنانە چۆن دەپارێزێت. هەمیشە دەبێت ئەوە بکەین بە یاسایەک کە گەشتیاری تەنها ئەوە نییە کە تۆ بچیتە شوێنە گەشتیاری بکەیت، بەڵام هۆشیاری گەشتیاری زۆر گرنگەوە چۆن ئەو شوێنە گەشتیارانە بپارێزین ئەگەر شوێنەکان دێرینش بن. جا لەسەر ئەو بابەتە فۆتۆگرافەرێکی شاری هەولێر بەشێک لە گەڕەکە کۆنەکانی شارەکە کە مێژویان بۆ 80 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە نوێ دەکاتەوە. ئەو فۆتۆگرافەرە لەسەر شێوازێکی نوێ و لە سەردەمیانە کاری نوێژەنکردنەوەی کردووە و دەڵێت دەکرێ هاوڵاتیان و هونەرمەندان ڕێگری لە ڕووخانی ئەو شوێنانە بکەن بۆ کەرتی گەشتیاریش سوودی لێوەربگیرێت. نەخشاندن و نۆژەنکردنەوەی خانوە کۆنەکانی شاری هەولێر بە شێوەیەکە کە سیمای کۆن و فۆلکلۆری و کللتوری کوردی بپارێزێت و تێکەڵکێش بکرێت لەگە هۆنەری مۆدرن. لەسەر دیواری و خانوە کە تەمەنی 80 ساڵە فۆرمی پەنجەرە و درگا و دیوارەکان هیچ نەگۆڕەوە، دەستکاریش نەکراوە، وەکو خۆی ماوەتەوە و تەنیا بە ڕەنگکردن و خاوێنکردنەوە و دانانی ئینجانە شێوازێکی نوێی وەرگرتووە. سەفین حەمید بە هزرێکی ستاتیکایی ئەم شوێنەی نۆژەن کردوەتەوە و دەڵێ باوەدانکردنەوە و کاری هونەری لەم شوێنانە دەتوانین زیاتر هەولێر بە گەشتیاران بناسێنین. دەبی خەمەکی لێ بخۆن هەوڵ بدەن شوێنەکان هەمووی بە پلان تەبعاً بە پلان و بە پلانێکی باش کە بتوانن نوێژەنکەنەوە و هەندێک چالاکی و شتی فەنی و سنتەری ڕۆشنبیری کە شاری هەولێر زۆر پێویستی پێێتی. مێژوویەکەش خۆ دەزانی شاری هەولێر مەسەڵەن یەکێک لە کۆنتترین شارەکانی جیهانە و شوێنی کۆنی لێە ئەمە دەتانی سوودی لێ وەکو سیاحەتیش خەڵکەکی زۆر خەڵکی بیانی سەردانی هەولێر دەکا، بەڵام ئەو شوێنانە بەداخەوە هەمووی داخراون، یانێت تو ناتوانانی کە باسی مێژووی شاری هەولێر دەکە چۆن باسی مێژوو خۆ بەس قەڵانیە. جۆر و نەخشی کاشەکان کە لە ڕابردوو بۆ بیناسازی بەکارهاتووە، ژوورەکانی وەک خۆی ماوەتەوە، ئێستا بووەتە شوێنە بۆ کاری هونەری هونەرمەندان. مامۆستایەکی زانکۆش لەو بڕوادایە نۆژەنکردنەوەی ئەم جۆرە خانوانە بە هەمان فۆرم و دووبارە بەکارهێنانەوەیان ڕێگری دەکات لە فەوتان و ڕوخانیان. دەبی شارەوانی مثل پلانێکی هەبی تا بەنەو خانوانە ساحبی خۆی هەیە مولکی تایبەتە مثلا پلانێکی هەبی کە مەسەلەن مەرج دابنێ مثلا ئەو خانوانە ئەگەر بەکرێ بدەنەوە مەسەن لە بۆ کافتریابی یان لە بۆ مەطعەمبی یانە بۆ شتی هونەریبی یان لە بۆ بازاڕی ئەوانەی کە دیاری شتی وا هەیە مەسەلەن خەڵکی ئەوانەی کە لەو شارەکان کە دەندانە دیارێک شتێک بکڕن ئەوە دەکە ئەو کاتێ مەسەلەن جوانێکی پیشاندا و مەسەلەن ئەو خانوانە دەبوژێتەوە. ئەم جۆرە خانوبەرانە کە تا ئێستاش لە گەڕەکەکانی منارە، عارەبان و تەعجیلی هەولێر ماونەتەوە زۆربەیان یا ڕووخاون یان بوونەتە کۆگا مەترسی ڕووخانیشیان لەسرە، بەڵام دەکرێت ببێتە مۆزەخانە و گەلەری و شوێنی تایبەت بەکاری هونەری یان شوێنێک بۆ سەرچاوی داهات بۆ هاوڵاتیان، ئەویش بە نوێکاریەکی بچووک و ڕاگررتنی فۆرمەکەی خۆی. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر. بەڵێ پێکەوە بینەری ئەو راپۆرتە بووین کە هێرۆ مۆلودی ئامادەی کردبوو. بەڕاستی شوێنەکە لە پشتی کامێراشەوە ئەوەندە چێژبەخش بوو کە کەسێک حەزەکات لەوەیە
تەنها گەشتێک بکات بزانێت ئەم شوێنە دێرینە ئەم شوێنەی کە بە کۆنی ماوەتەوە و لە ڕووی کولتوریۆ چۆن دەکرێت ئێمە سوودی لێ وەربگرین و کۆمەڵی خەڵکەوە تا هەستاون لەسەر ئەرکی خۆیان هەڵەسن بە ئەنجامداری نوێژەنکردنەوەی ئەو شوێنانە بۆیە ئێمەش بەشێک لە گەڕەکە کۆنەکانی هەولێر کە نوێ دەکرێنەوە دەکرێن بکرێنە بنەمایەک بۆ ڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ شارەکە ئێمەش سەبارەت بەم بابەتە میوانمان لێرە ئامادەیە کە ئەتوانین بڵێن پەیوەندی بە کاری ئەمانەوە هەیە یاخود بەڕێبەرایەتیەکەی گشتی گەشت و گوزاری هەولێر ئەرکی ئەم شتانە دەبێ بگرێتە ئەستۆ کە بەڕێزیان نەریمان فازڵ لێرە وەکو بەرپرسی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر لەگەڵمانەیە بەخێر هاتن تەکەین بۆ ڕۆژ باش و لەوەوە دەست پێ بکەم بە پرسیارێکە تا چەندێک توانراوە سوود لەو شوێنە کولتوری و دێرینانە وەربگیرێت کە وەکو شوێنێکی گەشتیاری نمایش بکرێت بۆ گەشتیاران. بڵێ سەرەتا سوپاس بەیانی باش لە بینەران بێگومان ئەگەر سیر بکەین گەشت و گوزار و شوێنەوار دەتوانم بڵێم دوو ڕوو یەک دراون ینی ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر یەکتر هەیە بۆیە شوێنەوار دەتوانم بڵێم لە ئەولەویاتی کارەکانی گەشت و گوزاردایە چکە بەڕاستی من ئێرە کوردستان یاخود هەولێر بەراورد ناکەم بە وڵاتانی تر چکە بە حکمی ئەوەی ئێمە ئەو گەشتیارانی کە سەردانی شاری هەولێر دەکەن ئەو گەشتیارانن زیاتر دەیانەوێ با بڵێن دیمەنی سروشتی یان شتی زیندوو یان بازارکردن ئەو جۆرە شتانە بکەن بۆیە بەشی کەمی ئەو گەشتیارانەی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن و بە تایبەتتر شاری هەولێر ئارەزوو دەکەن سەردانی شوێنەواریەکان بکەن بۆیە لە ئێستادا گرنگجێکی زۆر بە تایبەت هەم لەلایەن گەشت و گوزار و هەم لە لایەن شوێنەوارەوە بە ناوچە شوێنەوارەکان درراوە بەڵام وەکو پێویست نییە بۆیە لە ئاست ئەو چاوەڕوانی ئێمەشدانە بە نمونە لە ڕۆژانی پشوو ئێمە بەشێک لە مۆزەخانەکانمان کراوە نین بەڕاستی ئەمانەش گرفتن بۆ خۆی چکە پێویستە شوێنەواریەکان یاخود مۆزەخانەکان کراوە بن و جگەلەوەش وەکو لە راپۆرتەکەش میوانەکان باسییان کرد ینی بنمونە لە شوێنێکی شوێنەواری وا لەسەر قەڵایە یاخود لە گەڕەکە کۆنەکانی هەولێرە لە گەڕەکی تەعجیلە لە گەڕەکی عەرەبانە چکەوانە مێژوێکی دوور و درێژیان هەیە لە شاری هەولێر و دەتوانم بڵێم بۆ تا سیمایەکی کللتوری ئەم شارە ینی پێویستە کافتریایەک خواردنگەیە ینی ئەو جۆرە شتانە هەبی بۆ ئەوەی زیاتر سەرنجی گەشتیار ڕابچێشێت چکە قەڵای هەولێر ناچکە لە ئێستادا لە نوژەنکردنەوەدایە و ڕاستەوخۆ لەلایەن ڕێکخراوی یونسکۆی جیهانیەوە سەرپەرشتی دەکرێت کاری نوژەنکردنەوەی بەڵام گەڕەکەەکانی خوار قەڵات یاخود چواردەوری پارێزگا ئەوانە دەتوانم ینی ئەگەر هەر کەسێک سەردانی بکە دەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان پشتگوێ خراوە چکە بەشی زۆری لە راپۆرتەکەش بینیمان ینی بەشی زۆری دیوارەکان ڕووخاون بەداخەوە ینی ئەوانە سەروەت و سامانی وڵاتێکن شارێکە ینی حەقنیە بەو جۆرە ئەوە بڕوخێ بشێوێندرێ ینی پێویستە بپارێزرێ ڕاستە لە ڕابردوو چۆڵ کرا لە خەڵکەکە هەنێ هەر خەڵکە و بە شێوەیەک قەرەبوو کراوە بەڵام بۆ ئەوەی بپارێزرێ بەڵام لە بەداخەوە ینی ئەوەی نابینین کە لە ئێستادا لەو گەڕەکە کۆنانە هەیە. باشە کاک نەریمان هەولێر هەر نەک لە هەرێمی کوردستان تەنها لە ناوچەکەش بگرین یەکێکە لەو شارانەی کە مێژوێکی زۆر کۆنی هەیە چەندەها جەنگی ڕوبەڕووبۆتەوە شوێنەواری ئەوانە ماوەتەوە و بەوتەی جەنابەت گەشتیار ئەوە دەستنیشانەکات کە بۆچی دێ بۆ ئێرە سەردانی ئێستا بۆ سروش دێ ئەگەر ئێوە پەرە بدەن بە ئەوەی کە ئەو شوێنە کولتوریانە زیندوو بکەنەوە نابێتە هۆی ئەوەی کە گەشتیار زیاتر ڕابکێشێت. بەڵێ بێگومان ئێمە ینی بە تەنها لەوانەیە بە گەشت و گوزار نەکرێ ئەوە وەزارەتی ڕۆشنبیری دەوری هەیە شوێنەوار دەوری هەیە بەڵام ئەوەی لەسەر گەشت و گوزارە ینی دەتوانم شتە سەرێکیەکەی گەشت و گوزارت پێ بڵێم ئەوەی کە سلۆگۆنی گەشتیاریە یاخود گەشت و گوزارە ئێمە وەکو براندی خۆمان بەکارمان هێناوە ئەوەیە کە گەشت و گوزار وڵات کوردستان وڵاتی کللتور و شوێنەوارە ینی ئێمە گرنگجی تەوامان بەم لایەنە داوە لە بەشی زۆری چاپکراوەکانمان بنمونە نەخشەکان یاخود ڕێبەرە گەشتیاریەکان ئەوانەی کە چاپ دەکەین یان ئەپلیکیشنەکانی سەر موبایل ینی شوێنەوار دەتوانم بڵێن پشتی شێری بەرکەوتە بەڵام ئەوەندە بەس نییە وەکو باسم کرد ینی پێویستی بە بەرنمەیەکی هەمەلایەنە هەیە یاخود بە پشگیریکردنێکی هەمەلایەنە هەیە بۆ ئەوەی ئێمە ینی بەس نییە ئێمە
بە بازارکردن بۆ شوێنەوارەکانمان بکەین یاخود ناساندنیان بۆ بکەین یان وەکو بڵێ ڕێکلامیان بۆ بکەین بڵاو بکەینەوە یان بە جیهان بیناسین ئەوەندە بەس نییە پێویستە خزمەت گوزاری تێدا هەبی ئێمە ینی تەنهاش باسی ناو شاری هەولێر نەکەن یانی لە دەرەوەی شاری هەولێریش بەشێکی زۆری ناوچەی شوێنەواریمان هەیە کە هەتاکو ئێستا ڕێگایەکی وای نییە کە گەشتیار بتوانێت سەردانی بکە یاخود کە ئەو یان ئەگەر گەشتیار ڕێگایش دووری بە پێبڕی پێویستە لەو شوێنێکی پشودان هەبێ بەڕاستی یانی هەتا ئێستا ئەوەش نییە بۆی ئەوانە هەموو پێویستی بە بەرنمەیەکی گشتگیری هەیە بە پشتگیریەکی باش هەیە بۆ ئێمە بتوانین ینی گەشتیار بۆ ئەو شوێنانە ڕابشێشین ینی زۆر شت لە بەردەم کەرتی گەشتیاری بۆتە بەربەست ینی بنمونە باسم کرد لە سەرەتادا ئێستا ئەگەر لە ڕۆژانی نەورۆز گەشتیار بێ سەردانی سەر قەڵای هەولێر بکە ناتوانێت چکە داخراوە ینی ئەوانە گرفتن بەڕاستی ینی ئێوە تا چەندێک کارتان بۆ ئەوە کردووە کە هەروە بووە خەڵک لە ڕۆژانی پشووە سەردانی شوێنە گەشتیارەکانی کردووە شوێنە مێژووی و دێرینەکانی کردووە تا چەند کارتان کردووە کە جیا لە ڕۆژانی پشوو تەنها ئەو شوێنانە بەکراوی بمێننەوەکو بەڕێبەراتی گەشت و گوزار بەڵێ ئەوەی لەسەر ئێمە بێ ئێمە بەردەوام لە هەوڵدابوونی بۆ ئەو شوێنانە بکرێتەوە بەڵام کاردان یان وەڵامی ئەوان چییە بۆ نمونە لێژنەی باڵی ئەوەی کە نۆژەکردنەوەی قەڵات دەکات لیژنەیە کە بێگومان ڕاستەخۆ سەر بە یونسکۆیە ئەوانە دەڵێن ینی پێویستە لە ئێستادا خەڵک سەردانی نەکات چونکە لە نۆژەنکردنەوەدایە چونکە بەڕاستی بەشێک لە گەشتیاران خۆشت باست کرد ینی وشیاری ئەویان نییە کە شوێنەکان بپارێزن یان ئێمە زۆر زارگیری و گرفتی ئەوەمان هەیە گەشتیاران ژینگە ناپارێزن ینی بەردەوام ئێمە لە بۆنەکان لە پشوەکان ینی بەردەوام باز دەکەین یان لە هەموو لە سەرجەم دیدارەکان لەگەڵ گەشتیاران لەگەڵ کۆمپانی گەشتیارەکان باسی ئەوەی دەکەن کە گەشتیاران پێویستە ژینگە بپارێزن بەڵام ئێمە ئەو گرفتەشمان گەشتیارانی شکاک نەریمان تەنانەت خەڵکی شارەکە دەبێ ڕۆشنبیریەکی گەشتیاریان هەبێ خۆیان بزانن کە چه گەنجینەیەکیان هەیە بیپارێزن بۆی کە ئێمە ئەم گەنجینەیە ئاوها بە پارێزرایی بهێڵینەوە دەبێ بێگومان ڕێخۆشکەر بین بۆ هاتنی گەشتیاریش ئەکرێ پێمان بڵێ ئامارێکت لەبەر دەستایە بەو حاڵی کە کۆرۆنا هەبووە چەندێک گەشتیار ڕووی لە هەولێر کردووە خۆی عێراق و ئەگەر دەریشەوە بێت ئەوەی تایبەتی بە کەرتی گەشتیاری لە با بڵێ ناوی بنین سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا ینی لە ناوەڕاستی مانجدیەوە ڕێکارەکان لەسەر کەرتی گەشتیاری جێبەجێ کرا وەکو داخستنی سنوورەکان یاخود داخستنی شوێنە گەشتیارەکان یان هاوینە هەوارەکان ئەوانە کاریگەری ڕاستەخۆی هەبوو لەسەر کەمبوونەوەی ڕێژەی گەشتیارن ینی زۆر کەم بوو دەتوانە بڵێم یەکەم کرد بوو کە تووشی داخران بوو و دوایین کەرتیش بوو کە کرایەوە چکە بەشێک لە کەرتەکان لە دوای مانجی 3 و 4 ینی بە زۆرێک لە جۆرەکان کەوتنەوە سەر کارکردن بەڵام ئەوەی تایبەتبی بە کەرتی گەشتیاری هەر بە داخراوی مایەوە بۆیە تا ناوەڕاستی مانجی هەشت لە ناوەڕاستی مانجی هەشت بەشێک لە ڕێکارەکان هەڵگیرا و بە تایبەت لەسەر هاتنی گەشتیاران هەم لە دەواازەکانی هاتنی گەشتیاران بۆ شاری هەولێر هەم لە ڕێگەی فڕۆکەخانە ئەمانە کاریگەری هەبوو بۆیە دەتوانم بڵێم یعنی هاتنی گەشتیاران تا ئێستاش بەردەوامە چونکە قوتابخانەکان یاخود ئەوانە لە خوار و ناوەڕاستی عێراق نەکرانەوە ئەوانش چکە ئێمەش بەشی زۆری گەشتیاران لە خوار و ناوەڕاستی ئامارێکت لەبەر دەست نییە بابا ینی دەتوانم بڵێم نزیکەی 250,000 گەشتیار لە ناوەڕاستی مانجی هەشتەوە هەتاکو ئێستا سەردانی شاری هەولێریان کردووە ئەمەش ڕێژەیەکی دڵخۆشکەرە ینی ئێمە دەبینین ئێستا بەشی زۆری سێکتەرەکانی گەشتیاری وەکو هۆتێلە یان هاوینە هەوارە ناوچە گەشتیارەکانە بە شێوەیەک لە شێوەکان کراونەوە و پێشوازی لە گەشتیاران دەکەن و ڕۆژانش گەشتیارێکی زۆر سەردانی شاری هەولێر دەکەن. زۆر باشە من پێشەوەی کە پرسیاری ئەوەت لێ بکەم ئایا چەندێک زیانەکان دەخەمڵێنرێن چەندێکن ئەو زیانەی کە کەرتی گەشتیاری کردووی پرسیارێکی ترە لە یەکەم بۆی کە بیبەستینەوە بەمە ئەویش ئەوەیە کە لە زۆربەی وڵاتان هەندێک ڕێکار هەیە بۆ گەشتیار کە دەچێت یان ئاسانکاری هەیە بۆ نمونە لە قەتەر کە ڤیزا نادا بە هیچ کەسێک بەڵام لە ترانزیت بۆی هەیە کەسەکە 2 ساعات لە ناو قەتەرا بسوڕێتەوە بازاڕی بکات. ئێوە وەکو کەرتی گەشتیاری قەت بیرتانەوە کردوتەوە ئۆپشنێک بدەن بە گەشتیاران یان بۆ نمونە ئەوانی کە سەردانی لوبنانیانە کرد لە ساڵی 2010 بۆ 2013
لە 2000 دلار کەمتری پێ بووە گەشتیار نەبووە بچاتە ناو لوبنانەوە بۆی کە پارە بتوانێت خەرجکە. ئێوە چه ئۆپشنێکتان داوە چ شتێکتان مەرج کردووە بۆ گەشتیاران بۆی کە سەردانی ئێرە بکەن و زیاترین سوود وەربگرێت کەرتی گەشتیار. بەداخەوە لە ئێستادا ینی تۆزێک هاتنی گەشتیاران بۆ بەتابەت گەشتیارانی بیانی بۆ هەرێمی کوردستان تۆزێک زەحمەتە بە حکمی ئەوەی کە ئەوان دەبی لە ڕێگای حکوومەتی عێراقیەوە داوای ویزە بکەن و دواتر بێتە وەزارەتی ناخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ینی تۆزێک ڕێکارەکان قورسە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانیان ئێمە پشتی پێدەبەستین بەڕاستی گەشتیارانی خوار و ناوەڕاستی عێراقن ئەوانیش لە ڕێگای کۆمپانیە گەشتیارەکان لە ڕێگای گروپی گەشتیاریەوە سەردانی شاری هەولێر دەکەن ینی ئاسانکاریەکان لە ڕێگای ئێمە بەردەوام لەگەڵ شوێنە گەشتیارەکان بە نمونە هوتێلە چێشتخانەی ئێمە کۆبوونەوەیان لەگەڵ دەکەین ئەوان بۆ خۆیان ئۆپشنی تایبەت بە خۆیان هەیە بە نمونە لەگەڵ کۆمپانیایەک داشکاندنی تایبەت دەکەن یان چەند شەوێکمانەوە بەرامبەر بە خۆڕایی چەند ژەمێک خواردن ینی ئەوە ئەو یان ئاهەنجیان بۆ ساز دەکەن بۆ گروپە گەشتیارەکان بۆی ئۆپشنەکان لەلایەن بنکە گەشتیاریەکانەوە هەیە بەردەوام بە چاودێری ئەوەیە بێگومان بەڵێ بێگومان ئێمە هەم ڕێنماییان دەدەین و بەردەوامیش لیژنەکانمان سەردانی ئەو شوێنانە دەکەن کە بنمونە ئاهەنجێکی تایبەتیان هەیە بۆ گەشتیاران یاخود هەر بۆنەیەکی تریان هەیە. زۆر باشە کاک نەریمان لە زۆر وڵاتان ئەو شوێنێکی دێرینی تیا لە ناو شارەکە هاتوچۆی ئۆتۆمبیل یان هاتوچۆی با بڵێن ئۆتۆمبیل و ئیتر پاسی گواستنەوە ئەوانە لەو شوێنە کەمترە زیاتر خەڵک بە پێ پیاسە ئەکات بۆ نمونە لە شەقامی ئیسکانمان هەیە لای بەردەمی قەڵامان هەیە بەڵام هەر ئۆتۆمبیل هاتوچۆکە لەو شوێنانە ئێوە کارێکتان کردووە بۆی کە ئەو ناوچە زیاتر گەشتیار بتوان ئیسراحەتی خۆی تیاوەرگرێت پیاسەی تیا بکات و شوێنەکە ببینێت ئەو ئۆتۆمبیلانە ئیتر هاتوچۆنەکەن هیچ کارێکتان بۆ کردووە لە ماوەی ڕابردوو بە خۆشحاڵیەوە هەم لە قایمقامێتی هەولێر و بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر بڕیارێک دەرچوو کە ینی دەتوانە بڵێم ئەوە سەرەتای هەنگاوەکەیە ڕاوەستانی ئۆتۆمبیل لە چواردەوری قەڵای هەولێر بە هەموو شێوەیەک قەداغە کرا ئەویان دەتوانم تا ڕادەیەکی باش بڵێم ینی هەنگاوێکی باشە و لە ڕابردوو پێنجشەم و جومعان بە تایبەت دوای نیوەڕۆ هاتنی سیارە بۆ ناو بازاری سنتەری بازاریان چواردەوری قەڵای هەولێر قەدەغە بوو ئەوەش باش بوو بەڵام دوای با بڵێن کۆڕۆنا و ئەوانە بەشێک لە ڕێکارەکان ینی وەکو بڵێ ئێستا وەکو پێشتری لێ هاتوتەوە ئێمە داواکارین ینی لە داهاتوو بە تایبەت هەم لە پارێزگا هەم لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێرکە بتوانن کارێک بکەن کە ئەگەر هیچ نەبێ تەنها لە ڕۆژانی پێنجشەم و هەینیش بێ کە ئۆتۆمبیل نێتە ناو سنتەری بازار چکە بەڕاستی گرنگە گەشتیار بە پێ لەو شوێنە بە چواردەوری قەڵات بسوڕێتەوە بەبێەوەی تووشی هیچ گیری و گرفتێک بێ بەڵام ئەوەش زۆرجار کێشەمان بۆ دروست دەکات چکە لە چواردەوری قەڵای هەولێریان لە چواردەوری بازار گەراجی وەستانی ئۆتۆمبیلمان نییە ینی ئەوانش کێشەنە بەڕاستی چکە بەشێک لە گەشتیاران بە پاسی گەشتیاری دێن ئەو لە چواردەوری بازاڕیش شوێنی وەستانی پاسی گەورە نییە ئەوانش کێشەنە بۆیە بەڵام کارێکی باشە ئێگمابان لە بێگومان لە داهاتوو دەبی کار لەسەر ئەو بکەین کە بە پێی گەشتیاران سەردانی هەم ناو قەڵات بکەن و هەم ئیسکانیش بکەن. بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز فازڵ نەریمان فازڵ بە ناوی باکتەوە بانگ کردیت نەریمان فازڵ بەرپرسی ڕاگەیاندنی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر سپاس دەکەین بۆ هیوایی کە شوێنە کولتوریەکان بپارێزرن بۆ نەوەکانی داهاتوش. پێکەوە دەچینە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان دەبینین و دەگەڕێمە وڵاتان.
لە دێر زەمانەوە هەروە بووە کە خەڵکی کوردستان خەڵکانێکی زۆر بە سەلیقەن بۆ نمونە ئەو فۆتۆگرافەرەمان بینی کە چەند بە سەلیقە شوێنێکی نۆژەن کردوتەوە و ئێستاش باسی کەسێکتان بۆ ئەەکەم کە هەستاوە بەکارێکی زۆر جوان باخەوانێک یەکەمین فستیڤاڵی گوڵی بەنای بووکی پاییز لە سلێمانی کردوتەوە بەڵام ئەمە بۆیەوت بۆی کە سەرنجتان ڕابکێشم کە بزانین ئەم بابەتەمان هەیە بەڵام پێش ئەوە وەکو هەموو ڕۆژەکانی دیکە ئێمە تۆڕی پامێرانمان لە ڕۆژ باش لەگەڵمانن کە ئەمڕۆ ماهیر شنگالی لە دهۆکەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش ماهیر و ڕۆژت باش بە هیوای ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی پێمان بڵێ ئەم بەیانە بۆ ڕۆژ باش چیت بۆ ئامادە کردووی بەێ ڕۆژ باش بۆتە و هەموو بینەراژێ بێگومان ئێرە لە پارێزگەها دۆکێ ڕێژەیە و کەسێن و وەرزشی دیکە گەلێک زەهاف بووی ئەزنها لێ پارکە تەحسین تەهامە لە بردەک و بدەهان کەس سەرس پێدەها زوو تێن وەرزشێ زەڵامن خۆرتن کەشین ژەن یعنی هەمووی تەخێن وێ جڤاکی تێن وەرزشی گەنج بگو لە شێوان باشتر بەلیستانجی بلرفت من مامۆستا دیار زاویتی دی بخوا دادوانی کوردستانی ئەو لە ڤرجی حازرە مامۆستا پێ خۆشحال بوون ئەگەر مە تۆ دیتیژی ئەم بخوازم پرساوەیەکێ بکەنم ئەوە چەندە کووت بخواتێنە بەبێ پەرکێدا وەرزشی دیکی و دیتناتە چەند باشە تایبەت سپێدێ گەلە بخێر هاتن سەرچەوە بەڵێ وەرزشە سپێدات شتێکی ڕئیسیە بوو هەر ئینسانێکی ئەس بخۆ ئەڤەش مێژ ینی سەرێ چەند مەهایە ڕۆژانە دێمەوێ سەعات 6:30 سپێدە حتا 7:30 یە ئامادەمە ڕاهێنان ئاژیتیەم و تەمرینێت ئامژیتیەم و وەکی هینژیت بینن خەلکێکی زوریێ ئامادە لێرێ بیرەمێرن پیرەژنن کچن کوڕن جەحل ینیش هەمی تەمەناتێن گەلە باشە ڕاستی بەس هشتا یامۆیک و ئەم وەکی پشێن هێشتا پترانی ڕێیا من هەکی ئەوێت هوسە هەمی هات بانک وەک گربانە گرۆپ و سەر تەمرینێکی سیستەمێکی چوبان دا هێشتا خەلکی مە پتر بەرێ خودەتێ هەر نوکەشی ئەمێت بی ڕۆژ بۆ ڕۆژێ زێدەرمی ینی ئەس ئێکیش وامە ئەوێت دەست پێ گاوێ پارکێ ئەس تاتم باروێکی ئەم پێش نەفەر نەبووین نوکە مۆشڵات بژم گەنە 6 کەسەژی ڕۆژانە ویدانە سپێدێ مامۆستا دیار یعنی تو بخوات شەی سەرێ سپێدێ بکی وەک گروپ یعنی هەر هەند کەسە تبخوا وەرزشی بدیوان یعنی شەی ویکاری بکی بەێ ئەس شێم ویکاری بکەم بەس بۆ جوواکی مە توزانی ینی هەر هەندێک یعنی کەس نابژیت بۆ ئەوە ئەوان شمە باشترە ئەوان یە هەشمە باشترە هەرێک دێت بخوت کرد یعنی دوسێ جارا من محاولێت گیرین ئەوێت عمرێمەدا ئەس بژمێت گەلمە پیانە غارێ فلان وەرزشێ دەگەین فلان ئەحمایە دەگەین یا باشە دێهێن دو ڕۆژە سێ ڕۆژە پشتنیگە دەچتەوە کاپتن دیان تبخوا هەندێک یعنی ڕێنمایە جوانە دەبێژی پێتفێت چ بکە سەری سپێدی یعنی دەوێک دەماک و ئێک وەرزشێ بکە هەندێک خاڵ هەبن کول سەر کارەبی سەروان خاڵە بچە ئەکی طبعا ینی دەست پێکی ڕۆژت ئەولی مادیتن داهێن مثلا 5 دقیقه ئەولی دا هەمی قووەتە خوکێتە غارێت دقات 4-5 دا واستێت دا خودرێش کرد ئەوە نابیت ینی مە تێت گەهاندرمەت گوتێ تویا ئەولی گاهێدی هێدی بچی و پاشین کە دیف سیستەمێکی مثلا ڕۆژ بۆ ڕۆژێ تەمرینە خۆزێدەگەی وەختی خۆزێدەگەی داپشەی لەشی خوپێ جاهزکەی نە هەموو ئێک جاری سەرچاوە بەێ کەپتن دیارە بخوا دادوانی کوردستانێژی ئەوە چەندە لەڤەر بخەوەرزشت کردن ناوە وی پارکیدا نەبتەنێ خەلکی دهۆکێ بەلکو ئەوێن کون دەربین دهۆکی پارێزگەنی عراقی مونا بەغدا مووسل لەڤێرێک و دمین ji بۆ گەشتی هەر سپێ دێنە بەر وەرزشتکن بەێ بەڵێ ماهێر زۆر سپاس دەکەین و هیوادارم کە بینت لەگەڵ وەرزشە خۆش بێت کە ئێستا لەگەڵ ئێمە کۆتاییت بە پرۆگرامێنە خۆشت کەمێک دەستکەی بەڕاکردن و بە وەرزشکردن زۆر سپاس کە لەگەڵمان بووی ئەم بەیانە بەڵێ ئەو بابەتی کە باسمان لێوە کرد کە باسی خەڵکی بە سەلیقەمان کرد خەڵکانێکان کە سەلیقەیەکی جوانیان هەیە و هەندێک کاری ناوازە و تایبەت ئەنجامەدەن بە چەند شتێکی سادە بۆیە ئەم باخەوانەی کە باسم کرد یەکەمین فستیڤاڵی گوڵی بەناوی بووکی پاییز لە سلێمانی کردەوە و زیاتر لە 3000 سەتڵ گوڵی لە فستیڤاڵەکەدا نمایش کردووە هەموو ئەو گوڵانی کە لەوێ نمایش کراون بەرهەمی دەستی باخەوانەکە خۆیەتی و دەڵێت ئامانجەکە ئەوەیە کە گوڵی جوان پیشانی خەڵک بدەم بۆەوەی چێژ وەرگرن ئەوانەی سەردانی فستیڤاڵەکەش دەکەن ئەگەر گوڵیش نەکڕن ئەوە چەند وێنەیەک لەگەڵ گوڵەکان دەچرکێنن و ئێمەش پێکەوە چێژ لەو دیمەنەوە دەگرین داودی بووکی پاییز لە نێو گەڵە هەڵوەریوەکانی پاییزدا چرۆ دەکا
بۆکی پاییز ناو نیشانی یەکەمین فێستیڤاڵی گوڵا لە سلێمانی. تەنها یەک باخەوان ڕێکخەری فێستیڤاڵەکەیە، ئەویش ئاوارەیە. زیاد لە 3000 شەڵی گوڵی ڕەنگە و ڕەنگی نمایش کردووە. هاوڵاتیان گەر گوڵیش نەکڕن دەتوانن هیچ نەبێت وێنەیەک لە نێو گوڵەکانەوە بچرکێنن. نزیکی 3 بۆ 4 هزار جۆری گوڵی داودیە کە پێگاتوە لە بەرهەمە ناوخۆیەکان، بۆیە خۆم ئەم جۆرە ئیشەم کرد لەبەرەوەی بە ڕێژەیەکی زۆر بە خەڵکم وت بە خاوەن مەشتەلەکانم وت کە نەیانتوانی شتێک بکەن هاوشێوەی ئەمە بێ. حەزیشم کرد هەر ئەم جۆرە فیستیڤاڵەوەی ڕاستیە بەنای خۆمەوە بێ. هەموو گوڵەکان بەرهەمی دەستی ئاوارە و هاوڕەکانین. ساڵانە لە کوردستان بەرهەمی دێن و بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە بە ئامانجی پیشاندانی دیمەنی جوانی گوڵەکان بە هاوڵاتیان. ئەم جۆرە گوڵە بۆیە نامدراوە بووکی پاییز لەبەر ئەوەی لەم فەسڵدا کە پاییزە زۆربەی گوڵەکان گوڵیان نامێنێ، بەڵام ئەم وەکو بە خێراتنێکی پاییز دەست ئەکا بە گوڵ بیلعکسیەتی گوڵەکانی ترە. گوڵی داودی زیاد لە 20 جۆری هەیە، باڵای 80 بۆ 100 سانتیم بەرز دەبێت. شێو و قەبارەی گوڵەکانی هەمەجۆرن و تەنها لە وەرزی پاییزاندا گوڵ دەکا. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. باس لە هەر کوێیەکی کوردستان بکەین هێشتا کەممان وتووە و ئێمە هەمیشە حەز دەکەین کە هەر هیچ دەبێت لە پرۆگرامی ڕۆژباش هەر جارێ و سوچێکی کوردستانی گەورەتان بۆ بخەینە ڕوو و بیبینن. چیای ئاگری کە دەکەوێتە نێوان هەردوو پارێزگای ئاگری و ئیجر بەهۆی سەرچاوە ئاویەکانەوە لە هەر 4 وەرزی ساڵدا دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە لە بوارەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداری ناوچەکەش سوودی لێوەرەگیرێت. چیای ئاگری زیاتر لە 5000 متر لەسەر ئاستی دەریاوە بەرزە، بە بەرزترین چیاش لە تورکیا هەژمار دەکرێت. پێکەوە بیا ببینین. دیمەنی توانەوەی بەفر و هاتنە خوارەوەی ئاو بە دۆڵ و بەرزاییەکانی چیای ئاگری لە باکووری کوردستان سەرنجی خەڵک و گەشتیارانی ڕاکێشا و لە هەموو لایەکەوە وێنەی تۆمار دەکەن. هاوکات دیمەنی ڕاکردن و هاتوچۆی گیاندارە کێویەکان و باڵندەکان لە چیاکەدا هاوشێوەی تابلۆیەکە. Ağrı Dağı ülkemizin en yüksek zirvesi. چیای ئاگری چیایەکی گرکانیە، ئاوەبەستۆکانی تاقوڵایی زەوی دەڕوات. ئەم ئاوانە لە دامێنی چیاکەدا چەند کانیاوێکیان دروست کردووە. لە ڕێگەی ئاوی ئەم کانیاوانە باخچەکانی ئیدر ئاو دەدرێن و ئەمە شۆکارێکی گرینگە بۆ گەشەکردنی کوشتتوکاڵ لە ناوچەکە. Iğdır yönünden yani kuzeyde هەڵکەوتەی جوگرافیا و سروشتی چای ئاگری وەتە هۆی ئەوەی بۆ کاری ئاژەڵداری و کشتتوکاڵ و گەشتیاری سوودی لێوەربگیرێت. هەروەها دیمەنێکی دەگمەنیشی بە ناوچەکە بەخشیوە و لە هەر لایەکەوە لێ بڕوانیت لە سحری جوانی هیلاک نابیت. چیای ئاگری دەکەوێتە نێوان پارێزگاکانی ئیدر و ئاگری لە باکووری کوردستان و 5137 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و بەرزترین چیای تورکایە. هەروەها چەندین سەرچاوەی ئاوی کانی و کارێزی تێدایە کە بوونەتە فاکتەری سەرەکی گەشەکردنی بوارەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداری و گەشتیاری. بەڵێ بێگومان چیاکان دۆستێکی هەمیشەیی کوردستانیان و کوردان بوونە و ئێمە هەر کاتێک کە باز لە چیایەکی کوردستان ئەکەین دەبینین کە چەندێک لەناو ئەو چیانە شۆڕش ئەنجام درراوە، چەندێک خەڵکێک لەوێ خۆی حەشارداوە بۆی کە ئەم ئازادی کە ئێستا هەیە دروست بکرێت و ئەم چیایانە بوون بە پشت و بوون بە جێگای حەوانەوەی ئەو شۆڕش گێڕانەمان. ئێمە لە بیری ناکەین کوردستانمان پڕ لە چیا، پڕە لە شوێنی جوان و دەبێ ئێمە وەکو هەر نەوەیەک
کە لە هەر نەتەوەیەکی دیکە هەیە چۆن ئەوان هەڵەستن بە پارێزگاریکردن لە هەموو ئەو سروشتە جوانی کە هەیەە ئێمەش هەستی بەرپرسیارەتیمان هەبێت بەرامبەر بە سروشتی کوردستان هەستی بەرپرسیارەتیمان هەبێت بەرامبەر بە ئەو شوێنەوارانی کە لە کوردستان هەن و شانازی پێوە بکەین کە وڵاتەکەمان وڵاتێکە پڕ لە سەربەرزی پڕ لە سروشتی جوان بۆیە تا دەتوانین با دەست بگرین بە جوانی سروشتی وڵاتەکەمان چونکە ئەتوانین بڵین تاکە دۆستی ئێمن کە ئێمان هیچ کات بەجێ نەهێشتووە. بەڵێ دەچینە سەر بابەتێکی تر لە بابەتی کولتوری و ئەو شوێنەوار وانە دەرەچین کەمێک باسی شتێکی تر ئەکەین کە جیاوازە خواردنی قەل و ئەو خواردنە خۆشانی کە تایبەتن لە هەندێک جەژنانە ئێمە خواردنی تایبەت هەیە کە لێ ئەنین لە تورکیاش بە هەمان شێوە جەژنێکی کولتوری هەیە خواردنێکی تایبەتیشیان هەیە لەو جەژنا ئەیخۆن کە قەلە و جەژنی سوپاسگوزاری جەژنێکی کولتوری تورکایە کە ساڵانە هاوڵاتیانی تورکیا و خانەوادەکان لە دەوری یەکتری کۆ دەبنەوە وەکو خۆمان لە جەژنانە چۆن کۆبینەوە فاسۆلیا و برنج و قەیسی و مریشکە و بابەتانە ئەوان بە پێچەوانەوە تەنها گۆشتی قەل کە ئامادەکردنی گۆشتی قەل بۆ ژەمە خواردنێک وا دەکات کە ئاهەنگەکەیان جوان بێت بۆ ئەو جەژنە لەگەڵ وادەی نزیکبوونەوەی جەژنی سوپاسگوزاری و ئامادەکاریەکان وردە وردە خەڵک ئەبووە ئیتر قەلی بکڕایە و قەل بێنێتە ماڵەوە بە خێوی کات تا گەورە ئەبێت و بۆ ئەو ڕۆژە و کڕینی قەلیش یەکێکە لە ئامادەکاریەکان بەڵام بەهۆی چەند هۆکارێک ئەم ساڵ بوونە هۆی نەکڕینی قەل و گەورەبوونیان ئەمەش فرۆشیارانی تورکیا نیگەران کردو چونکە خەڵک ناتوانن زۆر بەیەکەوە کۆبنەوە لە ماڵێکە بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا جا با بەیەکەوە ئەم بابەتە ببین. یەکێک لە کاتە چێژبەخشەکانی جەژنی سوپاسگوزاری خواردنی قەلە لە کۆبوونەوەیەکی خێزانی لەگەڵ دۆست و خزمان کە لە دەوری یەکتر کاتێکی خۆش بەسەر دەبن. بەڵام جەژنی کولتوری سوپاسگوزاری ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بچووکبوونەوە جایە. ئامادەکاریەکانیش وەک پێویست نین. ئەمەش بۆتە جێگای نیگەرانی ئەو جوتیارانەی قەل بەخێو دەکەن بۆ ئەوەی لەم جەژنە بیخەنە بازاڕەکان. ئێمە ماوەی چەند مانگێکە بیر لەوە دەکەینەوە کە ئەگەر خەڵک لەم جەژنە لە بەرمەترسی کۆرۆنا لە دەوری یەک کۆنەبنەوە ئەوە بێگومان قلێکی گەورەش ناکڕن چونکە خەڵکی ئێمە بۆ کۆبوونەوەیکی خێزانی گەورە نەبێت قەل ناکڕن. ئەوەی جوتیارانی نیگەران کردووە گەورەبوونی تەمەنی قەلەکانە کە دواتر خواست لە سەریان کەم دەبێت و گۆشتیان ئەو چێژ و تامەی تایبەتەی کە قەلێکی بچووک هەیەتی لە دەست دەدات. بە وتەی فدراسیۆنی گۆشت و خۆراکی تورکیا ساڵانە لەم کاتەدا بەهۆی تایبەتبوونی گۆشتی ئەم جۆرە پەلەوەرە لە جەژنی سوپاسگوزاری زیاتر لە 40 ملیۆن قەل لەلایەن جوتیاران و بەخێوکەرانی پەلەوەر ڕەوانەی بازاڕەکان دەکران. بەڵام بازاری قەل بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سست بووە. بەم هۆیەش پێدەچێت لە سەرخوانی جەژنی سوپاسگوزاری کولتوری و نەتەوەیی تورکەکان لە جیاتی قەلێکی گۆشت ناسک و چەور مریشکێکی بچووک بکرێتە خوانی جەژنی ئەم ساڵ. بەڵێ قەل یەکێکە لەو خواردنە تایبەتانەی کە ئێمەی کورد زۆرمان حەز لێیە و ئێستاش وەرزەکە بەرەو زستان دەچێت و هەندێک خواردن هەن کە تامیان خۆشاجا بە تایبەت لە وەرزی زستانە کە قەل تاموچێژێکی تایبەتی هەیە جا هەندێ ماڵ هەیە کە دایە گەورەکەیان زۆر جوان ئەزانێ قەل لێ بنێت بە من خواردنی قەلم لە دەستی دایە گەورەکان زۆر پێخۆشە چونکە ئەزانم چەند بە جوانی لی ئەنێن. هیوادارم کە هەمیشە تەندروست بن و بتوانن خۆشتری خواردنەکان بخۆن تەندروستی لەسەر و هەموو شتێکەوە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت خواردنی خۆش هەر زۆر خۆشە ئەگەر بە وردە وردە بیخۆین و زۆر زەخت نەخەینە سەر خۆمان ئەوە توانین خۆشتری خواردنەکانیش چێژی لێوەرگرین بەڵام لەسەر چۆنەڵێ لەسەر ئوسوڵی خۆی و دەچینە سەر بابەتێک کە پەیوەندی بە عێراقیەکانەوە هەیە. بە پێی توێژینەوەیەک عێراقیەکان خەمۆکترینن ناوەندی عەرەب بارۆمێتر کە توێژینەوەیەکی تایبەت بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیای کردووە بۆ هەستکردن بە دڵڕاوکێ کە بڵاوی کردوتەوە دەڵێ بە پێی توێژینەوەکە عێراقیەکان بەراورد بە هاوڵاتیانی وڵاتانی دیکە زۆرتر تووشی خەمۆکی دەبن و بە ڕێژەی لە 143 لە پلەی یەکەمی وڵاتان دێن. هاوکات لەبارەی هەستکردن بە دوودڵی و دڵڕاوکێ بە ڕێژەی لە 140 لە پلەی سێهەم دێت. هەروەها بە ڕێژەی لە 140 هاوڵاتیانی تونس و لە 137 تیش
فەڵەستینیەکان تووشی خەمۆکی دەبن. مەغریبیش لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لە پلەی کۆتایی تۆماری خەمۆکیدایە. ئەمەش ئاماری ئەو وڵاتانە بوون کە ڕێژەی خەمۆکیتیاندا زۆرە. بەڵام بەگشتی ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەمومان لە ڕوویباری دەرونیەوە دەکرێ بڵێن نائارامین و دەبێت بە هەوڵ و ماندووبوونی تاکەکەسی خۆمان کە چۆن خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا بەتایبەتی لەم دۆخی کە ئێستا تێداین هەوڵی ئەوە بدەین کە خەمۆک نەبین و هەوڵی ئەوە بدەین کە ڕۆژەکانمان ڕۆژانێکی ئاسایی بن بەڵام بە پێی ئەو ڕێنمایانەی کە هەیە ڕۆژەکانمان بەڕێ بکەین بۆی کە تەندروست باش بین. ئێستاش ئەمە ئەو بابەتە بوو کە باسمان لێوە کرد سەبارەت بە خەمۆکی. باش بابزانین ئەمڕۆ بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چییە بۆ هەندێک کەسیش ئەم بابەتە بۆتە بۆی ئەوەی کە تووشی خەمۆکیان بکات بەرزبوون یان داوەزین. جا با من بۆتان بخوێنمەوە کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 125,400 دیناری عراقیە. 100 یۆرۆ بەرامبەر بە 146,700 دیناری عراقیە. 100 پاوندی بەریتانیش بەرامبەر بە 162,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 15,250 دیناری عراقیە و 100,000 تومەنی ئێرانی بەرامبەر بە 5,000 دیناری عراقیە و لەسەر زێڕیش مسقاڵێکی زێری عیار 24 بە 377,000 دیناری عراقیە و مسقاڵێکیش زێری عیار 21 بە 330,000 دیناری عراقیە و مسقاڵێکیش زێری عیار 18 بە 283,000 دیناری عراقیە. ئەمیش هیوادارم کە ئەم ژمارانە و گۆڕانکاریەکان نەبێتە هۆی دڵڕاوکێ و خەمۆکی بۆ هیچ کەسێک ئەگەر سەرمایه‌گوزاری لەسەر ئاڵتون کردووە یاخود لەسەر دۆلار کردووە تر بەرز دەبێتەوە داوەزێتەوە ئەوهایەک. باش دەچین لەسەر بابەتێکی دیکەوە کە باس لە بەرپرسانی ناوچە گەشتیارەکان و کەناراوەکانی ئیتاڵیا هەستاون بە ئەنجامدانی کارێکی تایبەت ئەویش بەهۆی دۆخی کۆرۆناوە بەشێک لە قوتابیانیان بۆ وانە خوێندن گواستۆتەوە ناوچە کەناراوەکان و لەوێ میوانداری قوتابیان دەکەن بۆ ئەوی پرۆسەی خوێندن هەر بەردەوام بێت لە کەشێکی کراوەشا بێت و منداڵانیش پارێزرا بن. مامۆستایانیش ئەڵێن ئاستی تێگەیشتی لە قوتابیان لە کەناراوەکان بەراورد بە هۆڵەکانی خوێندن زۆر باشترە پێش نیازیش دەکرێت دوای کۆرۆنا شوانەکان لە کەناراوەکان بە قوتابیان بدرێت. هەرچەندە پلەی گەرما نزم بووەتەوە و گەشتیاران کەناراوەکانی ئیتالیایان چۆڵ کردووە بەڵام هێشتا ئەو کەناراوانە قەرەباڵغن چونکە ئێستا کراوەتە دەرفەتێکی باش بوو ئەوەی منداڵانی قوتابی لە کەناراوەکان کۆ بکرێنەوە گوێ لە مامۆستاکانیان بگرن و وانەکان فێربن. ئێستا قوتابیان دەرفەتی ئەوەیان بۆ ڕەخساوە لە کەش و هەوایەکی پاک و پێگەردا و لە کەشێکی کراوەدا لە هۆڵەکانی خوێندن بێنە دەرەوە و لە کەناراوە سەرنجڕاکێشەکاندا وانەکان وەربگرن. ئێمە میوانداری ئەو منداڵە قوتابیانە دەکەین داوا دەکەین بێنە ئێرە وانە بخوێنن بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین خزمەتێک بە کۆمەڵگەکەمان بکەین لە کاتێکدا هەمووان بیر لەوە دەکەنەوە چۆن قوتابخانەکان بکەنەوە. بەرپرسانی ناوچە کەناراوەکان پەیوەندیان بە چەندین بەڕێوەبەری قوتابخانەکانەوە کردووە و 10 میل لە کەناری دەریاکان پێشکەش کردوون بۆ ئەوی لەو شوێنە کراوەیە داوانەکان بە قوتابیان بدەن ئەوەش دڵی قوتابیانی خۆش کردووە. دەنگێ دەریای گەلێکی خۆشە ئەم هەست بە ئارامیە دیکەن و بێتر ئالیکاریامە ددەش بۆ خوێندنێ. سەیری دیمەنە سروشتەکان دەکەین کاتێک قاسمان لە ناو لمەکەیە زۆر دڵخۆشین تەنانەت هەوای ئێرە جیاوازە. مامۆستای وانەی مێژوو جوگرافیا ئەم هەوڵە بە باش دەزانێت و پێی وایە بۆ کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکانیش سوودی دەبێت. لە ڕاستیدا کاری فێرکردنی بۆ ئاسان کردوین ئەوانە وتنەوە لێرە ئاسانترە و قوتابیەکان زووتر وەری دەگرن تەنانەت ئەتوانن ئەرکەکانی ماڵەوەشیان لێرە ئەنجام بدەن.
لە شاری ڤاستۆ قوتابیەکان بە پاس دەگوازرێنەوە بۆ کەناراوەکان و نزیکەی 150 قوتابی لەم کەنارە لە 6 شوێنی جیاواز وانە دەخوێنن. مامۆستایان و شارەزانی پەروەردەش پێیان وایە پرۆژەکە بەردەوامی هەبێت تەنانەت دوای ئاسایی بوونەوەی دۆخی کۆرۆنا، چونکە ئارامیەکی دەرونیە بە تایبەت لە کەشی خوێندندا و کەناراوەکانی ڤاستۆ بۆ ماوەی 9 مانگ هیوای بەردەوامی دەدات بە خوێندن، دەتوانن لە ڕووی پەروەردەوە مامۆستایان و قوتابیان سوودی لێ ببینن. بەڵێ هەروەک لە راپۆرتەکە باسکرا دروستە کە ئەو کەناراوانە پێشتر پێشێک کە کۆرۆنا بڵاو بێتەوە خەڵک دەچوو لەوێ وەکو پشووەرگرتنێک لەو کەناراوانە پشووی وەردەگرت. ئێستاش بۆتە جێگەی ئەوەی کە قوتابیان لەوێ بخوێنن. ئێمەش سروشتی جوانمان هەیە بە تایبەتی قوتابیانی گوندەکانمان کە لەناو سروشتێکی جوانان دەکرێت ئەمیش وەکو ڕێگە چارەیەک بۆ خوێندن و بەردەوامیدان بە خوێندن ئەنجام بدرێت. و دەمەسەر بابەتێکی تر هەندێک جار شتی سیر و سەمەر ئەبینین لە بوونەوەرەکان لە مێرووەکان. توانای جستەیی مێرولەش لەم بابەتی کە باستان بۆ ئەەکەم زۆر سیر و سەمەرە کە تیمێکی هاوبەش لە زانکۆکانی سۆربۆنی فەڕەنسی و ژاپۆن لێکۆڵینەوە لەسەر ماسوولکەی مێرولە و ئێسکەکانی کردووە. وامەی بینن کە چەند بچووکە جا ئێستا بۆتانە خوێنەوە بزانن چەند گرنگە. مێرولە دەتوانێت قورساییەک بە 10 هێندە ببورن بە 10 هێندەی قەبارەی خۆی هەڵبگرێت. ئاماژەیش بەوە کراوە کە مێرو کارکەر کە بە مێرولەی فری و ناسراوە بەشێکی زۆری سنگی بە باڵەکانی داپۆشراوە. ئەوە شوای کردووە کە توانایەکی بەهێزی جەستەیی و هەڵگرتنی قورسایەکی زۆری هەبێت. ئەم لێکۆڵینەوەیە بە یەکەم لێکۆڵینەوە لە بواری فیسیۆلۆژیای مێرولە هەژمار دەکرێت. بەڕاستی زۆر سیر و سەمەرە کە دەبینی مێرویەکی ئاوها دەتوانێت 10 هێندەی ئەوەنەی کە کێشی خۆیەتی شتێک خواردنێک جێبەجێ بکات و بیهێنێ و بیبات و ئێمە جاری وایە دەبینین بە سەعات مێرویەک بەبێ ماندووبوون شتێکی بەسەر شانەوەی و هەر ئەسوڕێتەوە. ئەمەش دروستکراوەکانی خی گەورەیەکە بە شێوەیەک تووشی سەرسوڕمانمان ئەکات کاتێکە لێکۆڵنەکانی لەسەر ئەکرێت ئەو کاتە دەزانین کە چەند شتێکی سیر و سەمەرن. باشە دەی بەسەر لێکۆڵینەوەیەکی تر بەڵام ئەمە جیاوازە بە پێی لێکۆڵینەوەیە کە نیوز بیسەر بڵاوی کردوتەوە چەند خواردن و خواردنەوەیەک هەن کە گەدە تووشی ئاوسان دەکەن. ئێمەش هەوڵی ئەوە ئەدەین کە ئەو بابەتانی کە پەیوەندی بە تەندروستیتانەوە ڕۆژان لە ڕۆژ باشە بەشێکی بچووک بخەینە ڕوو بۆ هەر کەسێک کە کێشێکی لەو بارەی هەیە بێگومان سوودی لێ وەرەگرێت. بە پێی لێکۆڵینەوە کە دەڵێ چیت لە ئەنجامی هەرسنەکردنی کاربۆهیدرات لە ڕێکخۆڵە بچووک و هەوا و غازێک دروست ئەبێت کە دەبێتە هۆی ئازار و نەئاسودەیی لە مرۆڤ. ئەو خواردانش ئێستا دانەدانا دەیڵێن کە چی؟ لە یەکەمیانەوە دەست پێ ئەەکەم کە بەرهەمە دانەوێڵەکانی وەکو گەنم و جۆ و دیسک و گەنمە شامی کە ئەمانە گەدە تووشی ئاوسان دەکەن. ئێستاش زستان و پاییز و ئەوانە خواردنی میسکوانە زۆر خۆشە بە تایبەت دانەوێڵەکان بۆیە دەبێت زۆر ئاگاداربی بە ڕێژەیەکی کەم بیان خۆین. ئەو خواردنانی کە ڕێژەیەکی زۆر فرۆکتۆزی تێدایە وەک سیر و پیاز و بڕۆکلی و قەرنابیت. ئەمش بۆ وانی کە ئێستا کیتۆ ئەکەن زۆر بە لەولای ئەو خواردنانە ئەچن وەکوی منان لەسەر خواردنە دانەوێڵەکان زۆر باشە. یەکێکی دیکە لەو خواردنانە خواردنەوە گازیەکانە کە دەبێتە هۆی هۆکاری ئاوسانی گەدە. من نەمبینی لە هیچ بابەتێکە خواردنەوە گازیەکان سوودیان هەبێت گەروا بکرێت یەواش یەواش لە سیستەمی خۆراکی خۆمان بەرەبەرە ئەو خواردنەوە گازیانە وەکو پیپسی و ئەوانە دەربکەین زۆر باشترێکە. شەکر و شەکرەمەنیەکان یەکێکی دیکەیە لە سەرەکی ترینی ئەو هۆکارانی کە گەدە تووشی ئاوسان دەکەن. و یەکێکی دیکە لەو خواردنانەی کە گەدە تووشی هەڵاوسانەکان ئاوسان ئەکەن ببورن شیرەمەنیەکانی وەکو پەنیر و ماست و شیری وشکە چونکە ڕێژێکی زۆر لاکتۆزی تێدایە. مەرجش نییە لە هەموو کەسێکە بە هەمان شێوە بێت و گەدە تووشی ئاوسان بکات. هەندێکمان هەستیارین بە هەندێک خواردن و لە دوای خواردنیان هەست بەوە دەکەین کە گەدەمان تووشی ئاوسان بووە. جا ئەوانەی کە ئەم خاڵانم باس کرد ئەم خواردنانم باس کرد لەوە چەگەر هەستیار بن بزانن ئیتر لە مۆدا هۆکارەکەی چییە. ئەمیش بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 بوو بەو هیوایی کە بەرگە و بابەتەکان بەدڵی ئێوە بوو بێت و بەو هیوایی کە بتوانین سبەیش کۆمەڵی بەرگە و بابەتی جوانترتان بۆ ئامادە بکەین و لەگەڵتان بین تا سبەی بەخواتان ئەسپێرم و ماڵاوە.